گەشەی منداڵەکەت لە 3 مانگی دووەمدا. لە کۆتایی مانگی چوارەمدا درێژی کۆرپەکە نزیکەی 15 سانتیمەتر دەبێت و کێشی لە نێوان 113 بۆ 142 گرامە کە یەکسانە بە قەباری ئەڤۆگادۆیەک. دایکەکە دەتوانێت هەست بە جوڵەی کۆرپەکە بکات. کۆرپەکەش پەنجەمۆرەکانی هەیە. لە کۆتایی مانگی پێنجەمدا کۆرپەکە درێژەکەی نزیکەی 25.4 سانتیمەتر دەبێت و کێشی لە نێوان 283 بۆ 311 گرامە کە یەکسانە بە قەبارەی بامێ. هەستەکانی کۆرپەلە بەردەوامن لە گەشەکردن. هەستی بیستن زیاتر چالاک دەبێت. ئێستا کۆرپەلە دەتوانێت گوێی لە دەنگەکانی دەرەوەی سکی دایک بێت. لەوانە دەنگی دایک و لێدانی دڵ، هەروەها دەنگەکانی دیکەی ناو ژینگەکە. لە کۆتایی مانگی شەشدا درێژی کۆرپەکە نزیکەی 30.5 سانتیمەتر دەبێت و کێشی لە نێوان 453 بۆ 680 گرامە کە یەکسانە بە قەباری ئەنەناسێکی بچووک. ئێستا چاوەکانی کۆرپەکە کراون. کۆرپەکە دەست دەکات بە جیاکردنەوەی نێوان ڕووناکی و تاریکی.